سەرۆک بارزانی سەردانە سەنگەرێن هێزە پێشمەرگەی کوردستانی لە مەحوەرەی ڕۆژ ئاوای دجلە کرد و ستایشە گیانفیدا و قارەمانیە هێزە پێشمەرگەی کوردستانی کرد لە پاراستنە کەرامەتە خاک و نیشتیمان. ئێرۆ پێشەمێ 23/8/2018 بە مەبەستە هەواڵپرسینێ و پیرۆزباییە جەژنێ سەرۆک مەسعود بارزانی سەردانە سەنگەرێن هێزە پێشمەرگەی کوردستانی لە مەحوەرەی ڕۆژ ئاوای دجلە کرد. دەوێ سەردانێدا سەرۆک بارزانی پیرۆزباییە جەژنە قوربانێ لێ فەرماندە و پێشمەرگەی نووی مەحوەری و هەموو پێشمەرگەین کوردستانی کرد. هەروەها سەرۆک بارزانی دەستخۆشی لە سەرکەفتنên پێشمەرگە لە شەرێ دژی تیرۆریستان و شەرێ بەرەڤانیە لە خاک و نیشتیمان کرد و ستایشە گیانفیدا و قارەمانیە هێزên پێشمەرگە کرد لە پاراستنە کەرامەتە خاک و نیشتیمان. سەرۆک بارزانی وێرای ئاماژەدان بە داستانên بەرەڤانیە لە خاک و نیشتیمان ڕاگەاند و خۆراگری و قارەمانیە پێشمەرگە بوو و دیرۆک ji بۆی gelê Kurdistanê تۆمار kirin û ew dastanên pir lê şanazî bûne sedem ku pîlanên dijmin lê dijî destkeftên gelê Kurdistanê bêser neketin. سەرۆک بارزانی سلااف ji بۆی şehîdên berevaniya xak û niştîman û hemû şehîdên Kurdistanê şand û hêvî xwest ku birîndar di zûtirîn dem de baş bibin û ragihand ku îrade û hêza pêşmergê Kurdistanê Kurdistan parastin û ew ji boî pêşmerga serberzî û şanaziya.